خانەنشینان پۆل لە بەردەم بانکی شارەزوور کۆبوونەتەوە بەدەم چاوەڕوانی وەرگرتنی موچەکانیانەوە باس لە بێوەفایی حکوومەت دەکەن کە سەردەمانێک ئەمان گەنجێتی خۆیان بۆ گەیشتن دەسەڵاتی ئەوان بە خەرجدا بەڵام چاوەڕوانی بۆ موچەکانیان بەدەستی لەرزۆک و پرچی سپیەوە پاداشی دەسەڵاتدارانی هەرێم بوو بۆ ڕەنج و ماندووبوونیان خانەنشینانی شارەزوور لە ئێستادا ئومێدیان بە حکوومەتی هەرێم نەماوە و بڕیاریان داوە دەستەکانیان بەرەو ئاسمان بەرز بکەنەوە و لە خوددا بپاڕێنەوە کە هەڵبژاردننی مانگی دەی ئەم ساڵ مانگی کۆتایی هاتنی دەسەڵاتی پارتی و یەکێتی بێت ئەم دەنگی ئێمە بگەێنە بە سەرۆی هەمی کوردستان بە سەرۆی زاڵمەکان بە سەرۆی پیاوکوژەکان بە سەرۆی قاتیلەکان بە سەرۆی دزەکان بە سەرۆی ئەوانەی کە گیرفانی هەرێمی کوردستانیان تاڵان کردووە بەسەر و بە ماڵەوە تو خوامانیت بە 200,000 من حەو ڕۆژ لەسەر یەک بێمە ئێرە لە بەردەم ئەم بانقەوە کوستوالکە دابنیشم لەبەری ئەم خۆرەتەوە دوێنێ زەختم دابەزیوە بەس یەکەس منیان خۆتە سیارە و منیان ناردەتەوە بۆ ماڵەوە ها ئەمە نەدانیشتوم ئەو نەدانیشتوم لێرە دەک خوا چاکیان بۆ نەکات دەک خوا سەرکەوتویان نەکات دەک خوا بیان کە بە قوربانی ئەم میلەتە ڕەشوڕوتە کە بە چەپڵی ئەم میلەتە هاتنە سەر دەور و هاتنە سەر کورسی و ئێستش ئاواکەن بە میلەتەوە ئەم میلەتانە ئاوا چەوساندەتەوە و لەم میلەتە ناپرسنەوە بە بیانووی نەبوونی پارە لە بانکەکان موچەی خانەنشینان دوا دەکەوێت و بە پێی وتەی خانەنشینێک موچەی 2 مانگیان لای حکوومەتە و ڕۆژانە ڕێگایەکی دوور دەبڕن تا دێنە بانکی شارەزوور بەڵام لەلایەن فەرمانبەرانی بانکەکەەوە موچەی بەشێک لە خانەنشینان دابەش دەکرێت و دواتر پێیان دەوترێت پارە لە بانکدا نەماوە و بگەڕێنەوە ماڵەکانتان وڵی نازەمەوە دوزە موچە مەرگە نازەم منی مانگی شەنە نازەمەوە تقریبی 2 مانگە 3 مانگی بەسرا چووە اینجا ئەڵێ ئیمڕۆ ناڵێن بەیانی نادووبانی ئیساژەوەتە جوابمانەکان ئەڵێن بڕۆن ئیمڕۆ نییە 7 ملیۆن نامدووە 7 ملیۆن 200 کەس شو 7 ملیۆن بەشی کی ئەکات بەشی 200 کەسەکات ئەمە نە حکوومەتە و نە قانونە نە مەعاشیشەوە نە میلێت واژی لە پێنجشەمەوەیەم ئەوەی ئیمڕۆ یەکشەمەیە نییە ئەڵێ نییە ئەمڕۆ لێ بەیانی لە دوو بەیانی ئەڵێن دەمەڵێ لە بانک پارانە دەمەڵێ لێرە ئەیسە نییە لە لای ئێمە نییە نێمە نازانین تا چەند ڕاستە سەرەڕای بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان تا ئێستا حکوومەت بە بیانووی کەمی داهات بەردەوامە لە دواخستنی موچەی فەرمانبەران و بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وایە حکوومەت لەژێر ناوی قەیرانی دارایی زۆرترین پارەی بۆ کۆمپانیاکان و خودی سەرکردەکانی دوو حزبی دەسەڵات گلداوەتەوە بۆ پێی هیچ داهاتێکی گشتی وەک خۆی ناگەڕێنرێتەوە بۆ خەزیێنەی گشتی لە وەزارەتی دارایی هەرێم وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارەزوور